و باسم کرد ئاکەم میوانێکمان ئەبێت کە لە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانەوە لەگەڵمانە ئەبێت کە لێپسراوی کەیسە لە ڕێکخراوی مناڵپارێز کە ئەویش کاک ئومێد ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئەبێت. کاک ئومێد ئەگەر تەشریف بێنیت بەخێر بێت بانیت باش زۆر خۆشحاڵین چاوەکەم ئەچینە ئێوە دایانیشین بوو برە من پێشەکەوم لەگەڵ ئاکاما باسی ئەومان کرد کە ئێمە ئەمڕۆ کاک ئومێد بەخێر بێ باز لەم لەو ناوڕاستەیە دارنیشەوەی کادرێکی جوانیشەوە بژیرەکان بەخێر بێ دووبارە بەخێر بێ. من تۆزێک باسی ئەو بابەتەم کرد کارکردنی مناڵان و ئەو پرۆسێ لە دوای دروستبوونی مناڵپارێزی کوردستان و کاتوانین بڵین کاریگەریەکی بەرچاوی هەبوو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان. جەنابە بەگشتی هەمەگەر تێبینی یەکسەرنجێکە لەسەرەوەی من هەبێ شتێکی خراپم وتبێ شتێکی باشم وتبێ زانایەکانی چۆن بۆ بەشێوەیەکی گشتی و هەمیش باسێکی ئەم کایەمان بۆ بکەیت. دەستخۆش بێ دەستەکانە خۆش بێ زانیاریشی ورد و درشت پێشکەشێر بە بینەران و بە هاوڵاتیان بەوەی هەر ئەم ڕۆژە کە ڕۆژی بەرەنگاربوونەوەی نابۆ کارپێکردنی منداڵە 12/6 هەموو ساڵێ دیاری کراوە. بێگومان کارکردنی منداڵ دیاردەیەشی جیهانی و بەربڵاوی شاست. زۆربەی وڵاتان یاخود ڕێکخراوەکان یاخود لایەنە حکومەکان هەوڵ دەدەن ئەم دیاردەیە سنوورداری بکەن لەبەرەوەی منداڵ کاتێک کە کار دەکات یاخود بەکار دەهێنرێ بۆ کارکردن بەپی هەموو جۆرەکانی کارکردن. بۆ نمونە منداڵ هەیە لەسەر شۆستەکان بڵی لە بازاڕ کارەکات، هەیە لە سەرجادەکان کارەکە، هەیە لە گازینە و باڕ و نادەکان کارەکە کە ئەمانە ڕێپێدراونین بۆ منداڵ بەپی ئەو جۆری کارانەی ئەیکات هەمووی مەترسیدارە بۆ منداڵ کە کاریگەری ڕاستەوخۆ لە ڕووی جەستەیی و دەرونی و کۆمەڵایەتی پزیشکیەوە لەسەر ئەم منداڵە دروست دەکات. ئای تەمەنی منداڵەکە لەو قۆناغەیە کە بیزاد لە تەمەنی باڵین هەر لە 6 ساڵیەوە کە زۆربەی جار ئێمە دایانبینین لە تەمەنی 6 ساڵیە کاریان پێکراوە یاخود بەکارهێنراون بۆ کارکردن لە ناوەندی پارێزگای سلێمانی و دهۆک و هەولێریشە. ئەم تەمەنانەی ئەوە نییە کاری پێ بکە. ئەم تەمەنانە بۆ ئەوە کراوە منداڵ قودرات و توانا و لێهاتوو بەهرەکانی بدۆزرێتەوانێ بە کاتێترەوە سەرفی بکات. لە ساڵی 2007 ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ڕووپێویشی ئەنجامدا بۆ ئەوەی بزانێ قەبارەی مناڵی ئیشکەر چۆن و چۆنی و بۆی بەجددیتر لەگەڵ لایەنەکانی ترا ئیشی لەسەر بکات. لە ساڵی 2017 بەڕەسمی لیژنەیەشیان پێکهێنا. لیژنەیەشی ئاوبەش پێکهێنرا لە نێوان ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان، قایمقامێتی سلێمانی، بنکەی پۆلیسی ناوجوانان و لە ساڵی 2023 یا داژنامەیەشی لێک تێگەیشتنی نووسرا لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیە بۆی بە هەماهەنگی پێکەوە ئەم کارە بکرێت بۆ ئەوی چیتر منداڵ ئیستیغلال نەکرێت لە ناو بازاڕ و شوێنە ئیستیغلالیانەکەن. کاگومێدانی ئێوە دووادات چۆنتان کرد بەپی جۆرەکانیانە بۆن هەندێک جار لەلایەن خودی هاوڵاتیانەوە منداڵەکانی ئیستیغلال دەکرێن، هەندێک جار خەڵکانێک هەن دەیانێنن بۆ ئەم منداڵانە دەیانن کاریان پێ دەکەن، هەندێک جار لەلایەن بەخێوکارەکانەوە کاریان پێ دەکەن و بەداخشەوە یعنی لە هەندێک شوێنە وەکو کەلتور وایە. بۆ نمونە لە کاتی هاتنی شەڕی داعش و ئاوارەیەشی زۆر ڕوویکرد لە هەرێمی کوردستان، منداڵانی ئاوارەی ناوخۆی عێراقی کە هاتنە هەولێر و سلێمانی و دوهۆکەوانێ لای ئەوان وەکو کەلتور وابوو منداڵ دەبێت کار بکە لایەوە. ئەمە کاریگەری لەسەر مناڵی خۆمان هەبوو بەتەشید کاریگەری دەبێت لەبەرەوەی ئەمان کە دەچنە بازاڕەوە ڕەنگە ئێمە زۆر جار بەوە تێگەیشت بێتین کە بڵین منداڵ بۆ ئەوان کار دەکەن بۆ ئەوان وا دەکەن منداڵی ئێمەش بۆ نیکە بۆ ڕادەیە کاریگەریە بێ ئەگەر ئاسی ڕۆشنبیری ئەم تاکە نەگەیشت بێتەوەی کە کاریگەری خراپەکانی کارکردن بە منداڵ چییە. دەبینین ئێمە کە و لیژنەیە منداڵەکان دەستنیشان دەکا و ئیشان لەگەڵا دەکا، هەما ناخانەخوی تایە، هەم پەنابەری تایە، هەم ئاواری ناوخۆی عێراقی تایە و هەم کۆچەرەکانیشی تایە کە لە هەندێک شوێنە پێیان دەوترێ قەرەز یاخود کۆچەری سەرنجام ئەوانیشە لە ئەم هەرێمەیە ئەژین و بەڵام کارکردن لەگەڵ کۆچەرەکانە تۆزێک زەحمەتترە بێ لە بەرەوەی ئەوان شوێن و مەکانی خۆیان دەگۆڕن.
هاي لە کاتێکا منداڵیان پێ کاری پێ دەکەن یاخود ئیش لەگەڵ منداڵەکانە ئەکەن یاخود بەکاریانێنن بە هەر شێوازی داوا بڕێک پرسیارمان بۆ نایاڵیتەوە خەریکە جوابی هەموو پرسیارەکانمانێت خۆش دەست خۆش کاگومێت هەموو ساڵ لەم ڕۆژەیە داواکرێ ئاوڕی جدی لە مناڵی کارکەر بدرێتەوە چی لە ڕەوشی مناڵان گۆڕاوە بە شێوەیەکی گشتی وەکو ڕێکخرای مناڵپارێزی کوردستان هەر لە ساڵی 1991ەوە کە دامەزراوە کاری کردووە بۆ منداڵ بەبێ جیاوازی ینی بەبێ ڕنگ و بەبێ جیاوازی نەتەوایین و ئەمانە بەڵام لەو کاتۆ تا ئێستا هەموو کاتێک بەجددی ئیش لەگەڵ مناڵاکات باش ینی هەموو ساڵێک دایانێ ئەبدەیتێکی نوێ و باشتر بۆ ئەم ئیشە بدۆزنەوانەیە بۆ نمونە ئێستا ڕێکخرای مناڵپارێزی کوردستان هەر لە ناوەندی پارێزگای سلێمانیە سیرکەین هاتووە سنتەری چالاشەکانمان هەیە کە کازیوەی سەرامان هەیە لە ناو بازار ئەمە بۆ ئەوەیە سەرشەقام هەیە بەڵێ ئەمە بۆ ئەوەیە ئەو منداڵانەی کە کار دەکەن لە ناو بازار و شوێنە گشتەکان سەردانی ئەوێ بکەن لەوێ تیمی شارەزا هەیە کە ڕاهێنانیان پێکا بە پرۆگرامی تایبەت بۆی منداڵانە دوور بکەونەوە لە کارەکانیان و هەروە قودراتی منداڵەکەش دەربکەوێ مە زۆر جار لە کاتی چالاشەکانە کە دایک و باوشی منداڵەکان ئامادە بوونیان ئەمانەیە لە داهاتووە زۆرتر ئامادە بن کە منداڵەکانیان دەرفەتیان بۆ بڕەخسێت توانیان زۆر سیرتر و باشتر و بە قۆترە لەوەی کە تەنها کاریان پێ بکرێت و بەکاربێنن بۆ کارکردن چکە بەپێی ڕێکەوتنامەی مافەکانی منداڵ کە لە بەندی یەک ئاماژەی پێکە ئەڵێ هەر کەس لە خوار 18 ساڵەوە بوو بە منداڵ ناوزەن پێناسی منداڵ باشە کاگومێت هیچ ئامارێک لە ڕێژەی کارکردنی مناڵ لە سلێمانیا لە هەرێمی کوردستان لە ئێستا چانە بەراورد بە ساڵانی ڕابردوو کەمی کردووە زیادی کردووە ئامارەکان هەموو ساڵێک لە بەشی با بڵێن ڕاگەاندنی منداڵپارێزی کوردستان بڵاوەکرێتەوە لە ساڵی 2007 تێتە ئەگاتە 24ش بەڵام لە ئەمە ساڵانە لە کۆتایی با بڵین ساڵ ئامارەکان ساڵ بڵێ عرزەکەین و پیشانەدەین و بەراوردی کارەکانی پێکەین بۆ نمونە لە ساڵی ئەم ساڵ لە ساڵی 2025 هەتاوەکو ئێستاکە 250 منداڵ لە ناوەندی پارێزگای سلێمانیە دەستنیشان کراون و ئیشیان لەگەڵا کراوە کە ئەم منداڵانە بەشێکی زۆریان لە ترافیەکان بوونە بەشێکی زۆریان لە ناو بازار بوونە هەندێکیان لە گازینۆ و کافتریا و باڕەکانە بوونە هەندێکیان لە شوێن و شوێنکارەکانە بوونە کە ئیشی زۆر قورس و مەترسیداریان کردو ئیشەکانیان بەڕادەیە خەتەر بووە کە بۆ کەسی پێگەیشت و شوێنە خەتەر بووە لێ بەکارێنراون بۆ کارکردن لە پارێزگای 235 منداڵ دەستنیشان کراوە هەتاوەکو سیوێشی 5 لە پارێزگای هەولێر ئەم ساڵەکە لیژنەکە تا ئێستا ئەکتیڤ نەبووتەوە ئەویش بەهۆی نەبوونی پۆلیسی نەوجەوانان و هەروەها هەندێک ڕێکاری تری هەیە کە تا ئێستا جێبەجێ نەکراوە ڕەنگە لە مانگی 6 بەدەوە ئەوانیش وردەوردە بکەونە کارکردن و بۆی نێڵن چیتر منداڵی استیغلال بکرێت لە هەر شوێنێکان کاگومێت لە زۆربەی شەقامەکانی شاری سلێمانیە با ئەمەیتر تاوە بینەوە سەر ناو شاری سلێمانی قسە بکەین لە زۆربەی شەقامەکان بەتایبەت لە ترافیکەکانە کە ئەوەسی بە سیارە مناڵێکی زۆری درۆزەکار هەیە کە یەن خەریکی چۆنەڵی پارە وەرگرتنی یا جامی سیارەکە و بۆ پاکەنەوە بەم ڕێگەیە بیانوێ پارێک وەربگرن ئێوە هیچ بە دوواداچوونێکتان کردووە بۆ ئەم مناڵانە کە لەو ترافیکانەیە بوونی هەیە لەسەر شەقامەکانە بوونیە چونکە باز لەوە ئەکرێت کە ئەڵێن هەندێک لە مناڵانە ئیشیان پێ ئەکرێت لەلایەن کەسی ترەوە ڕۆژانەیان هێنن ئەم ئیشانە باندێکی بچوو بەڵێ بە پارە ڕۆژانە ئیشەکەن بۆ خەڵک ئەنج ئەمە تا چەند ڕاستەیە ئێوە هیچ بە دوواداچوونێکتان کردووەکو ڕێکخراوی مناڵپارێز دەستا خۆش بێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان پێشتر ئاماژەم پێکرد لیژنەی چاودێری و پاراستنی منداڵمانەیە ئەم لیژنەیە بە سێ کاتی جیاواز بە بەیانیان دوانی هەڕوان شەوان باشە لە دەرچوو نایە بە ترافیک و ناو بازار و شوێن و شوێنە گشتەکان لە هەر شوێنێک حاڵەتی مناڵێک هەبێ بەو شێوازە ئەم لیژنەیە دەستنیشانی ئەو منداڵە دەکات لە هۆکارەکانی دەکۆڵێتەوە بزانێت چییە بۆ نمونە ئەوەی بەڕێسان باسێکەکەن زۆر جار هەبووە لەو منداڵانە لەلایەن خەڵکی گەورەوە بەکارەکردن ئێمە ئیجراتی ترمانە بۆ بەرامبەرەوە لەلایەنی ڕوبەڕووی یاساییمان کردوەوە کەسانی کەم کاریان کردووە هەندێک جار دایک و باوکەکە منداڵەکانیان ئێستێغلال کردووە کاتێک کە کردومانەتە پرۆسی
بەڕێوەبردننی کەیسەوە هەندێک لە هۆکارەکان دایک و باوک هۆشیاریان نەبووە لەسەر ئەو کاریگەری خراپانی کە ڕوبەڕووی منداڵەکانیان دەبێتەوە خۆشبەختانەکە هۆشیارەکەیان پێگەیشت و بە دوواداچوونی بەردەوامان بۆ کردو منداڵەکان نەگەڕاونەتەوە و هەندێکی تر لە منداڵانە دایک و باوکەکان یا خەڵکی تر بەردەوام بەکارێن یا منداڵە چەند جارێک 2 جار 3 جار 4 جار هەبووە تا 5 جار ڕۆیشتووە ئێمە هەر تا ئەو سەری ڕۆیشتوونە بۆی منداڵە بەکار نایەتەوە بەڵام دوجار هەر دایک و باوکەکە بەخێو کارەکە بەکارێنێناوەوە ناچار ڕێکاری یاساییمان لەگەڵا گرتوونەتە بەر و ڕوبەڕووی یاساکراوەتوانێت بەخێو کارەکانی و هەندێک لەو منداڵانە ناچار بوون ئەم کارە بکەن بۆی کە بە دوواداچوون کراوە هەبووە بەخێوکاری نەبووە کەسێک نەبووە سەرچاوی بژێوی خێزانەکەی بێ ئێمە بۆم حاڵەتە هەستایی جەمنویستم ئەو پرسیارە بکەم یعنی هەندێک مناڵ هەیە کە ئیشی شەکا بەڕاستی ڕەنگە قورسی ژیان و نەبوونی هیچ ئیمکاناتێک و نەبوونی سەرپەرژوەک و باوک ڕەنگە باوکی کۆچی دوایی کرد بێ برای نەبێ کە مەجبور بێ ینی ئەمەشمان هەیە ڕێکخراوی مناڵ پارێز ئێمە ئازانی لەوەتەی دروست بووە بەردەوام خزمەتەکە بۆ ئەم نوعیان ئێوە پلان و بەرنامەتان چییە؟ هەندێک لەو منداڵانی کە باوشیان نییە یاخود دایکە بە خێوکارەکەیان لە دەستداوە بە ناچاری هاتوونە بۆ کارکردن پرۆژەیەکمانەیە پێوترێ پرۆژەی گرت نەخۆ پرۆژەی گرت نەخۆ ئەمە مانگانە ئەم منداڵانە هاوکاری مادیە کرێن و پێداویستەکانی خوێندن و هەست پێداویستێکی تریان پێویست بێ ماگانە ئەیانکەن بۆ ئەوەی بچنەوە ناو ژیانی ئاسایی خۆیان و منداڵەکە نەچێتەوە سەرجادە و ئەگەر هات و منداڵەکە زۆر جار دەبینین بە خێوکاریشی هەیە بەڵام کارێکی نییە یعنی ماڵین بە خێوکارەکان دەجار نەخۆش بووە یاخود ناتوانێت کارێ بکە هاتوین لەگەڵ کۆی گشتی ئایلەکەی دانیشتوین هەڵسەنگاندنێکی وردمان بۆ کردووە لەلایەن تیمێکی تایبەت بە بەڕێوەبردننی کەیس کە ئەی هەڵسەنگانەکەی بۆکەین ویستومانە بزانین چه هەلی کارێک چه دەستی کارێک بۆ ئەگونجە زۆر جار سیرمان کردووە بۆ دایکەکە توانای ئەوەی هەیە خەیاتی بکە و زۆر شارەزایە و بەس ئیتر ئادەوات و شتەکانی نییە و پێویستی بەوە هەبووە کە بخرێتە سەرکارەکە بۆمان کردووە زۆر جار باوکەکە پێویستی بە شتێکە بۆ کە لەگەڵ قودراتی خۆیان بگونجێت کە هەیان کە نەخۆش بۆ شتێک کارێک بێ لەگەڵ یا بگونجێ دەستی کارێکمان بۆ دروست کردووە و خۆشببختانە ئەمەوای کردووە کە منداڵەکان هەم نەنێرێتەوە بۆ کارکردن ئەم خۆشی بتوانێت بژێوی ژیان و منداڵەکانی دابین کە بەپی جۆری قودراتی کەسەکان دەستی کارەکانمان جیاواز باشە کاک ئومێت وەک لە سەرەتاوە کۆسەریش باسی کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە سەرەتای دامەزانیوە تا ئێستا بایەخی بە مناڵانداوە بە ڕۆژی مناڵان پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چۆنە یاخود لەگەڵ پەرلەمانی هەرێمی کوردستان پەرلەمانی عێراق بۆ ئەوەی ڕەوشی مناڵ بۆ داهاتوو یاخود ئەو یاسایانە هەموار بکرێتەوە کە لە بەرژەوەندی مناڵانە بێ بە شێوەیەکی گشتی بەڵام ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان پەیوەندی لەگەڵ هەموو لایەنێکی حکمی و ناحکمی پەیوەندیشی زۆر باش و پتەوی هەیە و هەز لە هەیەنێشیش چ حکمی بێت چ ناحکمی بێ تەنانەت با بڵێت چ دەستگایەک بێت چه هاوڵاتیەک بێت بێوێت لە ڕێگایەکەوە لە شوێنێکەوە بزانێت خزمەتێ بە مناڵێکە کات مناڵپارێز دەرگای کراوەی و لەگەڵی هەماهنگێشی تەواو بەسێت و بۆی بتواندرێ منداڵێک بپارێزێت سەرنجام لە بۆی تووشی زۆرێک لە زۆرەکانی توندوتیژی نەبێتەوە. باشە کاک ئومێت تا چەند گرنگە ئەم ڕۆژە خۆزرێتەوە بۆ نمونە سیمینار بێت یاخود دیبەیتێ بێت بکرێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان بێ بۆ ئەوەی باز لە ڕەوشی مناڵان بکرێت بە شێوەیەکی گشتی یاخود چۆن کار بکرێت بۆ ئەوەی ڕێژەی کارکردنی مناڵ کەم بکرێتەوە ئەمە تا چەند گرێگە لە ڕۆژەیە لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت تاوان پاراستنی منداڵ وەکو ڕۆژەکە دیاری کراوە ڕۆژێکی تایبەت بەخۆی بۆی کارکردن بپارێزرێ بەڵام ئیتر هەموو ڕۆژێک ئەبێت ئەو ڕۆژە بێ بۆ هەموو بەدڵنیایی کەسێک و هەموو هاوڵاتیەک بۆی کە نێڵین هیچ منداڵێکی سەگلال بکرێت ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان هەر ئەمڕۆ کاتژمێر 11 سەر لە بەیانی لە کازیوەی سەرە هەمووەکو کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هەمووەکو پێشەنگایەکی کاری دەستی و پیشاندانی قودراتەکانی و منداڵانی سەردانی ئەوێ دەکەن و هەموو لایەنەکانی مناڵی تایە کە پێشتر کاری کردبێت و لە ڕێگەی ئێوە وازی هێنابێت مناڵی تایە هەمویان ڕۆ لەوێ بن و
هەموو لایەنەکانیش بە حکمی ناحکمی ئاگادار کراوەتەوە توانە سەردانیەکەن و شێش پلانێکی باشتری هەبێت ئەمە حەزەکەی باش کاگومێت بکەین. کردنەوەی خولەکان لە وەرزی هاوینە خولی میوزیکە وێنە کێشانە شانۆیە ئەمە تا چەند کاریگەری بێەوەی کە مناڵ ڕاپچێشرێ بۆ ئەوەی بەهرەی خۆی تا بدۆزرێتەوە لە کارکردن دوور بکەوێتەوە ئەمە تا چەند کاریگەریە بێت لە سنتەرەکانەکەم چالاشیانە ئەنجام دەدرێت بەڵێ ئوستاز بڕوا بکە قودراتی منداڵ زۆر بە جوانیە دۆزرێتەوە تایە بە تایبەتی لەم خولانەیە ئەگەر بەڵێ لە خولانەیە هەندێکیان هەیە ئەوەندە بە جوانی فێری مۆسخاژەنین بووە ئەوەندە بە جوانی وێنە و ڕسامێکی عەجیب بەیانی ئەو قودراتی هەیەی لەوێ دەرئەکەوێت ینی دایک و باوکەکە خۆشیان نازانن ئەم قودراتی هەیە وێمە زۆر جار کە ئەماناکەینەوە دایک و باوکانیش بۆیەکەین و پێشمان خۆشە قودراتی مناڵەکانی خۆیان ببینن هەندێکیان لە ئیشی دەسە ها وردەکاری وانی لەگەڵ توانایە ناگونجێ ئەمانەیان پێکرێت توانە و بارەکانی منداڵ زۆر بە جوانی لێوە دەرەخرێت لەو دەورانەیە و تەنها ئەو دەورانەش ناوە چەند پرۆگرامێکی تر هەیە یەکێک لە پرۆگرامەکان پێوترێت پرۆگرامی هاوڕێی بچووک پرۆگرامێکە وەکو ستانداردی لاتۆ لە نێوان منەزەمەکانە بەکاردێنرێ لە تەمەنی 6 بۆ 9 ساڵی ئەم پرۆگرامە بەکاردێ زیاتر ئەم پرۆگرامە ئەم منداڵە بە 12 جەلسە فێر ئەکات چۆن هەڵسو کەوتەکە چۆن ڕوبەڕووی گرفتەکانی ژیانە بێتەوە و ئەگەر هات و ڕوبەڕووی یەکێک لە گرفتەکانی ژیانی بۆەوە چی بکە بۆی پارێزراوتر بێ چۆن گفتوگۆ لەگەڵ دایک و باوشە ئەکاتەوە بۆم حاڵەتانە بۆی دایک و باشی هەندێک جار دایک و باوک مشکلن بۆ مۆزۆکان نازانن چۆن لەگە مناڵەکانە تەحملکەن و وای لەکە مناڵەکە خودی خۆی کارتان لەسەرم کەسێش کردووە کاگومێت بەڵێ ئەمە لە کازیوەی سەرا ئەم لەحزەی قساکەین ئەم پرۆگرامە ئەوترێتەوانێ ئەو منداڵانی بەشداری تیاکەن گۆڕانکاریەکی زۆر باشیان تا پەیدا کردووە و دوجار کە ئەم پرۆگرامە تەواوەکەن لەگەڵ دایک و باوشیان ئەمە گفتوگۆکەن هەڵسەنگاندنیان بۆکەین سێرەکەین بە پێی کاتەکانیان بە پێی ئەو زنجیرانی پێشکەش کراوە دایک و باوکەکان خۆشبەختانە ئاماژە بەوەکەن کە ئەو گۆڕانکاریەی کە لە مناڵەکانە گۆڕانکارەکە لە منداڵەکان نەکراوە باەکشتی خۆم بژێرمەوە کاتی خۆی من لە کازیوەی سەرا مامۆسا بووم مامۆسای مۆسیقا بووم مناڵەکە بۆ لامان کە ئیشێ کرد هەر لەو ناوەیە ئیشی دەستیوەمانەیە کرد کە مناڵەکانی ترێ بینی هە بە ئالەتەوە یەنە خوارە و هاتوچێ سەرنجی ڕاکێشا بوو هات بووە بێ حەزی لە ئامێرە ئیقاعیەکان بوو وەکو زەڕ بوو ئەوانە ئێستا یەکێکە لە هەرە مۆسیقیە باشەکان لەم شارەیە کە لەو ڕێگەیەوە هات فێر بوو گرنگە کۆسەر ئیشی دەستیەکە لە بازاڕ ئیشێت ئەو بۆ دەورەمان پێوەتەوە دەرسمان پێوەتەوە ئوستاز خۆی مامۆسایەوە شوێندەسیشی دیار بۆیە منیژە پرسیارم کرد ینیەوە نمونەیەک بوو کە من خۆم بینیمەوە کارکە ئومێت بابەتێکی تر هەیە ئەو مناڵانەی کە کارەکەن یعنی کە ئیتر هەر کارێک بێ ڕەنگە لە خوێندن دوا بکەون یاخود لە پرۆسی خوێندن دوا بکەون یاخود هەر نەچنە خوێندنەوە بەر پرۆسی خوێندنەوە ڕێکخراوی مناڵپارێز بۆ ئەمانە چی ئەکە ینی مناڵێک کە ئێستا خەریکی کارکردن بۆ دابڕاوە لە خوێندنەکەی ڕەنگە چەند ساڵێک دواکەوت بێ خوێندنەکەی ئێوە هیچ پرۆژێکتان هەیە بۆ ئەم جۆرە مناڵانە هەر لە چوارچێوەی پرۆگرامی پاراستنی منداڵ بەنامی پارێکی پاراستنی منداڵ یەکێک لە ئیشەکانمان کە ئێمە بە کەیس تەماشای ئەەکەین ئەو منداڵانی کە دابڕاون لە خوێندن بەڵێ تەمان زۆر سواسی هەموو لایەنێکی لە یاری پەروەردە و ئەو لایەنانەی بە خوێندنگەکان و بە تاشێک تەنانەت کە بەشدارە بێ کاراسانیەکەکە لەو حاڵەتە بۆ لە پێناوی بەرژەوەندی منداڵەکە ئەو منداڵانە هەموو ڕێکارێک دەگرینە بەر بۆی منداڵەکە بچێتەوە پرۆسەی خوێندن وە ساڵانە منداڵیش بۆ شێوازە کە دابڕاو لە خوێندن دایانکەینەوە بەر پرۆسەی خوێندن و هەموو دامێکی شانەکەین بۆی بەردەوامن لە خوێندن بەڵام هەندێک جار هەیە بۆ نەگەر منداڵێک تەمەنەکەی زۆر گەورە بێت سیستەمی پرۆسەی خوێندن نەیگرێتەوە ناچار بۆ خوێندنی ئێواران لەگەڵ یا خەریکە بین بۆی لەوێش بێت هەر دانەبڕێ لەو پرۆسەی ینی پەروەردە هاوکارتانە لەم پرۆسە زۆری شاوکارە لەو پرۆسەیە باشە کاک ئومێد من دوا پرسیارت ئاڕاستاکەم ئەگەر کۆسار پرسیاری تری نەبێت وەک ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان شوێنتان هەیە بۆ مناڵانی بێ سەرپەرشت و بێلانە جگەلەوەی کە کۆساریش باسی کرد پەیوەندیەکانتان لەگە وەزارەتی پەروەردە لایەنە پەیوەندیدارەکان چۆنە بە شێوێکی گشتی
پەیوەندەکانمان زۆر باشە و زۆر سپاسی هەموو لایەنەکانێکی کە پەیوەندیان لەگەڵ ئێمەش پەیوەندیمان لەگەڵیانە هەیە پەیوەندەکان زۆر باشە ئەو منداڵانی کە باڵێن بێ سەرپەرشتن یاخود بێ دایک و باوکن ماڵی مناڵانیان پێوترێ ئەمە شوێنەکە حکوومەت سەرپەرشتی دەکات بەڕێوەبەرەتی چاودێری کۆمەڵایەتی لەژێر دەسەڵاتی ئەوانەیە ئەوان چاودێریم حاڵەتەکەن هەز منداڵێکیش کە بچێتە ماڵی مناڵان یان ئەوانەی دایک و باوکیان نییە یاخود زۆر جار منداڵێکی بێسەرپەرشتن ینی هیچ کەسێک نییە ئەوەیان کات دەکرێتەوە شوێنانە ئەوە لایەنی حکوومەت سەرپەرشتیەکات و بە بڕیاری دادوەری بەڕێز بڕیاری لەسەردا ئەکرێتەوە شوێنانە و لەگەڵ ئەو شوێنانەشە ئێمە هەم دیست پەیوەندێکی بەتیرمان هەیە بۆ ئەگەر هەز منداڵێک لەوێشەوە پێویستی بە خزمەتگوزاریەک هەبوو پێویستیان بە شتێک هەبوو لای ئێمە هەبوو یا کارمەندێکی ئێمە ڕێنمایی یا شتێ بکە لێ ئێمە هەمیشە ئامادە بووینەوە ئەوانیش هەمیشە ئامادە بوونە لەگەڵوانەوەش و کارانە بکەن دەنوەر لەپشایی کەیز لە ڕێکخراوی مناڵ پارێزی کوردستان ئەم بانێکە لەگەڵمان نابووی زۆر سپاس بۆ ئامادە بوون سپاس بۆ خۆشحاڵ بن سەرکەوتوو بن کاگومێت